لە یەکێک لە ئارێژگاکانی هەولێر خەریکی خۆ ئامادەکردنا دەوێت ئەمڕۆ بە جوانترین شێوە خۆی نمایش بکات. ئەمە لەیلایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و خولیای دنیای مۆدێل و نمایشکاری ئەوی هێناوەتەوە باشووری کوردستان. دەوێت ئەو خەونێکە لە منداڵیەوە هەیەی لێرە بیکاتە ڕاستی. لەیلا ماوەی چەند ساڵێکە شاری هەولێری کردوتە مەنزڵگای خۆی. مەنزڵگایەک تێدا هەموو هیوە و ئاواتە لە مێژینەکانی خۆیدا تێدا کۆ کردوتەوە. لەیلا دەیەوێت ڕووداوەکانی ئەم زەمانە ئالۆزە با وێنەیەکی پڕڕەنگ لە بیر خۆی باتەوە. من لە ساڵی 2013ەوە هاتووم بۆ کوردستان و خۆشحاڵم کە لەو کاتەوە توانیم لەگەڵ زۆربەی لە فۆتۆگرافەرەکان دایرەکتەرەکان و دیزاینەرە باشەکانە ئیشکەم و هیوادارم کە ئافرەتەکانمان جوانەکانمان بتوانن یەواش یەواش ڕووبێنن بە ئیشی فاشیۆن و مۆدلینگە. ماوەیەکە لە باشووری کوردستان فۆتۆمۆدێل بۆتە دیاردە و دەیان گەنج سەرقالی ئەم هونەرن. بەڵام لەیلا پێی وایە وێنەگرتن و فۆتۆمۆدێل مەرج و تابەتمەندی خۆی هەیە و هەموو کەسێک بۆ ئەم هونەرە ناشێت. ئێمە دوو نوع مۆدلمان هەیە، یەکی فۆتۆ مۆدل، یەکی مۆدلی کەتواک. مۆدلی کەتواک بە هیچ شێوەیەک ناتوانێت باڵای لە 170 کەمتر بێ بۆ ئافرەت و لە 180 کەمتر بۆ پیاوان بە هیچ شێوەیەک نابێ بێ. فۆتۆ مۆدل زۆرتر تەرکیز دەکاتە سەر فەیس و ئستایلی ئەو مۆدلە. بەڕاستی مۆدلینگ ئیشێکی قورسە بە هەموو کەس ناکرێ. هیوادارم ئەو کەسانە کە ئیشی مۆدلینگەکەن بتوانن بە جوانترین شێوە جێبەجێکەن. دایرەکتەرەکانمان، دیزاینەرەکانمان و ئەو کەسانە کە لە کوردستانن پێویستیان بە مۆدل هەیە، هیوادارم نەڕۆن لە وڵاتێکی تر مۆدل بێنن، چۆن ئێمە خۆمان و مۆدلمان هەیە. وەرزشکردن و مانەوەی لەش بەڕێکی یەکێکە لە خاصێتە باشەکانی مۆدل. لەیلا ڕۆژانە بە شێوەیەکی زانستی وەرزشی جۆرا زۆر دەکات، ئەمە شوای کردووە لە شولارێکی ڕێک و جوانی هەبێت. من لە حاڵی حاضرا لە کوردستانە ئیشی بێژگەم ئیشی مۆدلینگ مۆدەڕبی فیتنەسم، یاری ئاسنم. بڕوا فۆتۆگرافرێکی گەنجی شاری هەولێرە و ماوێکی زۆرە لەگەڵ لەیلا کار دەکات. ئەوەی بڕوای زۆر خۆشحاڵ کردووە خەونی لەیلایە کە هەمیشە بە گروتینێکی زۆرەوە بۆ هێنانەتی خەونەکانی تێدەکۆشێ. لەیلا تا بڵێ مۆدلێکی زۆر سەرکەوتووە و تا ئێستا چەند کارێکمان پێکۆ کرد و پێم وایە فێسێکی تایبەتی هەیە. لە ئیشکردنا زۆر زۆر مرتەحم لەگەڵ لەیلا، ینی لە ڕووی ئیشکردن زۆر زۆر باشە، لە بەژن و باڵا و لە فەیسی زۆر زۆر ڕام لێە و فکرەی زۆر جیاوازە لە بەوەی بڕیارەمدانی بە بەردەوام ئیشی لەگەڵ کەم. دوزار چرکانی وێنە ئەرشیڤکردنی مێژووی دیاری کراوە، بەڵام بۆ لەیلا ڕەنگە زیاتر بێ لە مێژوو، چونکە لەیلا خەونی گەورەتری لە مێژوو لە کۆڵ ناوە. دەیەوێت ناوبانجی ئەو سوودەکانی کوردستان تێپەڕێنێت. هیوا سەلاح، ڕووداو، هەولێر. لەیلا مالێک کو نواشکەرە چلومەرگانە و هەروە فۆتۆمۆدێلینگ ژێتکە لێ دەرێ میهوانە منە. لەیلا دامادەی؟ بەڵێ کەرم کەوەرە. گەلێکی بخێر هاتی؟ ڕۆژ باش، بەیانی باش. بدایەت پێشەوەی دەست پێ بکەم هیچ بڵێم تخوا تۆزێک وەرە بۆ ئێرە با جوان جوان جلوبەرگت ببینین. ئەرێرە زۆر زۆر جوانن. ئەوە چۆنە ئێرە ئەگەر ڕوو لێرە بکەی ئەزیێت نەبێ؟ ئەوە چۆن ئەو فکرێت بۆ هاتووە ڕێکت خستووە؟
من دوێنێ شۆ ڕاستێکێ هەموو شتەکانم هەڵبژارد و جلوبەرگەکانم بۆ ئەم مقابلە پێش هەر شتێ بە سلام و عەلەیکێکم لەگەڵ ئەو خەڵکە کە خەریکی سێری ئەم بەرنامەکەوە سپاس لەیەوە بکەم کە زەحمەتتان کێشاگە منتان داوەت کردەوە بەرنامەکەتان خۆش بێ سپاس. ڕاستیەکەی من هەموو شتێکم ئۆکەی کردو بوو جلوبەرگەکانم هەمووی ئۆکەی کردبوو بەس دوێنێ شۆ دانیشتم بیرم کردەوە بۆ ئەبێت لە دەرەوە مەسەڵەم بڕۆم جلوبەرگ بێنم لە بەریکەم بەڕاستی جلوبەرگەکانیش کە هەڵم بژاردو بوو زۆر زۆر جوان بوو. بەس سعات دوی نیمە شۆ دانیشتم وتم ئۆکەی من خۆ ئەمەمە هەیە ئەمەش هەیە بۆ دیزاینێکی بۆ نەکەم شتێکی سەرنجڕاکێش بێ بەڵێ زۆر زۆر جوانە شوێنەکەی خۆت لەیلا لەیلا خۆت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی خەڵکی شاری سنەی بەڵێ زۆر حەزم لە ئەو قسەکردنی ئێوەدای وەلی و قەزاو لە گیان ئەو شانە زۆر زۆر سەرنجڕاکێش باشە لەیلا باسی کاری مۆدەلینگت کرد لە ناو فیچەرەکەدا بەڵام دەمەوێت زۆر زیاتر لە منداڵیەوە و هەستە چۆن لە لای تۆ دروست بوو هەتا بێتە لەیلای ئەمڕۆ و نمایشکار مۆدل. ڕاستێکی من هەر لە منداڵیەوە حەزمە کرد بۆ ئیشە یعنی ئیشی مۆدلینگ زۆر حەزمە کرد کە هەمیشە فۆتۆم لێ بگرن نازام جلوبەرگم ڕۆژانە ئەگۆڕی زۆر پێم خۆش بوو کە یەواش یەواش کە گەورە بووم ئەحساسم کرد بۆ ئەبێ ئەو ئیشە نەبکەم وەختێ حەزم لێە ئەو ئیشە کاتێکە تا حدودێ مەرجەکانی مۆدل بوون تا حدودێ مەرجەکانی مۆدل بوونم هەیە بۆ ئەو ئیشە نەکەم. کە لە ساڵ 2012ەوە ئاخرگەل 2012 دەستم کرد بە ئیشی مۆدەلینگ هاتم بۆ کوردستانی عێراق من خۆم خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتم هاتم بۆ ئێرە و لەو کاتەوە تا ئێستا شکر توانیمە کە زۆر باش بەرەو پێشەوە بڕۆم تایسێشە باش بووە بەگشتی ئەو هابوو چۆن بینی ئیش لێرە بەراورد لەگەڵ ئێران باسی بکەین و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئەو دەرفەتە بە لەیلا درا هەتا لێرە زیاتر ئیشی خۆی بەرەو پێش بخە؟ خۆب تۆزێ هەندێک بەخاتر هەندێک شت تۆزی قورسە لێرە ئیشی مۆدەلینگە چۆن من خەریکم ئەبینم کە زۆربەی لە گەنجەکانمان بەڕاستی ئەتوان مۆدەلێکی باش من لە کوردستانە بەس وەلێ ینی گرنگی پێیان نادەن ینی ئەو کە مەجاالیان پێ نادەن و گرنگترین شت ئەوەیە کە مۆدلەکان نازانن چۆن ئێستارتی لێبن ئەم کارە و بڕۆن بۆ کوێنە بەداخەوە لە کوردستانە ئێمە مۆدل ینی کۆمپانیەک نییە لە کوردستانە کە پیشگیری ئەم کچ و کوڕەکان کە بتوان بە شێوەیەکی پرفشناڵ دەست بێکەن و ئێستارت لێبن کە هیوادارم من بتوانم کە ئێستارتی لێبم و بتوانم لە داهاتووە بە یارمەتی ینی ئسپۆنسەرێکم هەبێ کە بتوانم کۆمپانیەک دابین کەم بۆ ئەم کچ و کوڕە مۆدلەکان چۆن خەریکمە بینم مۆدلی باشمان هەیە لە کوردستان. چەند باری مۆدلینگ لێرە لە کوردستان ئێستا هەیەەوەی کە بینیوتە؟ خۆب ناتوانم بڵێم کە لە 100% چۆن ئێمە زۆر زعیفین لە کوردستانە مۆدلی باشمان هەیە بەس نەزۆر وەلە هەروەکە هەیە ئەو خۆی زۆر باشە کە ئەبینم چۆن من لە ساڵ 2012 کە هاتم ئەوەڵ کچێ مۆدل بووم کە لێرە دەستم کرد بە ئیشی مۆدلینگ تۆزێ سەختە لەگەڵ کولتوری ئێمە وەلێ من زۆر حەزم لە میشە بوو کاتێک کە ئێستارتمان لێدا ئەوڵ ئیشێکە کردم فەشن شەوێک بوو لە کۆرتساتە کە بەداخەوە چۆن مۆدل نەبوو مەجبور بوون کە دوودانە مۆدل لە ئۆکراینیا بێنن باڵێ من بووم لەگەڵ دوودانە ئافرەتێکی تر مۆدلێکی تر وەلی ئیستا ئەبینم شکر زۆر باشە ینی ئافرەتەکانمان هەم جوانن هەم باڵایان هەیە زۆر باشە توانی سەرکەوتوو بین لە ئیشی فاشیۆن و مۆدلینگە. باسی باڵات کرد با بێمە سەر ئەو خەڵە لە هەندێک وڵاتی دەرەوە ئێستا ناکەن باش شەرت و مەرج ئەگەر باڵای کچەکە بەرز بێیان قەڵەو بێیان زایف بێ ئەوە چۆنە بەلای تۆوە؟ خۆب هەروەکە وتم ئێمە دوو نوع مۆدلمان هەیە مۆدلێکمان هەیە کە پێ ئەڵێن مۆدل بۆ کەتواک چییە؟ جلوبەرگ من لەبەر ئەکەم بە شێوەیەکی زیندوو ئەڕۆمە بەر کامێرا یا ئەوە کە خەڵک ئەم بینێ بە شێوەیەکی زیندوو ئەو مۆدلانە نابێ باڵایەن لە 1.7 بۆ ئافرەت کەمتر بێت بەس ئێمە هەندێک مۆدلمان هەیە حەزی لەو ئیشەیە بەس باڵای زۆر بەرز نییە ناگاتە 1.7 ئەوش کێشەی نییە ئەتوانین لەو مۆدلانە بۆ فۆتۆ مۆدل ئستفادەکەین
باڵێ وا خەریکم ئەبینم زۆربەی هەندێک لەوانە کە باڵایان زۆر بەرز نییە خەریکن بە شێوەیەکی فۆتۆ مۆدل ئیشەکەن یعنی بەس فۆتۆوە باسی کاتوەکت کرد چه پرۆژێکی لەیرە هەیە بۆ ئەمە بەستە خۆپ پێش لەسەر وەڵامدانەوەی ئەو پرسیارە حەزەکەم باسی ئەو بکە چونکە هەر لەسەر باسی باڵا و درێژی و ئەمان کرد خۆی ڕاهێنەرە سپۆرت دەکا بۆیە هەتا ئێستا وها بە جوانی بەڕای کوپێکی خۆی پاراستە دەتوانانی زیاتر باسی ئەومان بۆ بکەیت چه وەرزشێک دەکەیت چ جۆرە سپۆرێک من خۆم مۆدەڕبی فیتنەسم زۆرتر بە خاطرەوە بوومە مۆدەڕب ئەلبەتە هەر من هەر لە منداڵی و ڕاضاکەم بەس وەلێ بووگم بە خاطرەوە زۆر حەزم لێ کە ئەو ئافرەتانە کە ئەیانەوێ ئیشی مۆدلینکەن باڵایان بەرزە و مەرجەکانی مۆدلبوونیان هەست بەس تۆزێ لەوانەیە قەڵەوبن و تۆزێک کێشیان بێ لە ناو جسمیانە ما توانین بە شێوەیەکی جوان جسمیان جوانکەن بەس تۆزێ ئەبێ سەبریان هەبێت یعنی ئەگەر بتوانن 3 مانگ 4 مانگ سەبریان هەبێت بە تاکید ئەتوان بنە مۆدلێکی باش ئەو قسەیە بۆ خانمان بوو ئاراستەیەوە دەکرد سەری کامیرای دەکرد بەوەی کە هەر خانمێک ئێستا سێرمان دەکا فکر لەوە بکاتن کە ئەگەریش باڵای بەرزیش نەبێ بەڵام هەر دەتوانێت ڕاهێنان بکە بۆ ئەوەی وەکۆ ئێستا لێرەش دەبینین هەندێک فۆتۆی مۆدلینگی لەیلان کە لێرە لە باشووری کوردستان گیراون و نییە لەیلا ئەوە لە هەر کات و شوێنی جیاوازت ئەنجام داوە فۆتۆ جوانن ها زۆرن لەسەر تۆرە کۆمەڵایەتێکە ناجارێ چۆن زۆر ئەکتیڤ نەبووم بەس ئێستا تۆزە مەشغوڵی ئیشکردن لەسەر پرۆژێکم کە لە داهاتووە باسی ئەو پرۆژە بکەم من خەریکم ئەبینم کە مۆدلمان هەیە فۆتۆگرافەر باشمان هەیە بعد دیزاینەرەکانمان باشن بۆ ئێمە لە کوردستانە فەشن شۆدانەنین ئەمەوێ پێم خۆشە کە ئێستارتی فەشن شۆیەک بەم لە کوردستانە بە خااتری ئەلبەتە ئێستارتێکم لێ داوە و لەگەڵ 1-2 دانە برەندا قسەمان کردووەش ئۆکەی بووین لەسەری بەس ئەوە کە ئەمەوێ ئەو برەندانە کە ئەیانەوێ بەشداریکەن لەو فەشنشەوە حتممن لەگەڵ مناکانێکت بن دوایی پێتان ئەڵێن کە چۆن کە بەشداریکەن لە فەشنشەوە و من پێویستم بە مۆدلە زۆر یعنی ئەمەوێ مۆدلەکان یواشیواش بناسنم ئەو کەسانە ئەو مۆدلانە کە مەرجەکانی مۆدلی بوونیان هەبێ هەندێک شت هەیە زانیاری ئەبێ لەسەر مۆدلینگ پێیان ئەڵێم خۆم پێیان ئەڵێم وە ئێستارتی لێ ئەدەین بەس ئەبێ هەمومان لەگەڵ یەکە پاڵپشتی یەکچۆن پەیوەندیت پێوە بکەن بۆ ئەم فاشن شۆیە زانیاری زیاتر سەبارەت بەم فاشن شۆیە وا باشە کە من بە ئێوە بڵێم ئێوە چۆن ئەتوان یارمەتی من بدەن یارمەتی ئەو کەسانە کە یانەوێ برەندەکانیان خەڵک بیناسن ئەیانەوێ بەشداریکەن لەم فەشنشەوە چۆن زۆربەی لە من ڕۆیشتم سێرم کردووە زۆربەی لە برەندەکانم برەندی باشمان هەیە لێرە زۆربەی لە برەندەکان ئەبێ بناسن بە خەڵک ینی دەتەوێت براندی لۆکاڵی ینی ئی ناوخۆیی براندی ناوخۆیی نمایشی جوان لەسەر ئاستێکی جیهانی پێشکەش بکەیت بەڵێ بە تاکید بۆنە ئێمە توانین واقعان لە کوردستانە هیوادانم کاتێک هەبێ کە ئێمە مانگانە فەشن شۆدانین ئەبێ خۆلاسە دەست پێکەین پس دەست پێکەین حتممە بێگومان ئەگەر دەست پێ کرد ئەو کاتەش زانیاری لە لەیلا ماڵی کۆردەگرین کەم ڕۆمیوانمان بووی زۆر زۆر سپاس بە هیوای ڕۆژێکی خۆش منیش فرە خۆش سەرکەوتووی لەیلا عزیزەکەم مرسی تەشەکر